ئاوی پیرۆزی زەمزەم. بە دڵانێکی عەوداڵ و شەیداوە چاوەڕێی ئەو ئاوە پیرۆزە دەکەن کەوا دێت ئارامیان نەماوە. خەڵکانێک بە درێژایی ساڵەکە لەسەر یادگاری دروشمانی حاجیانی ماڵی خوا دەژین. هەموو ئاوەدانیەکە بە پەرۆشەوەن بۆ ئەوەی شاد ببنەوە بە حاجیانی ماڵی خوا. سەرنجی ئەو نور و ڕووناکیە سپیە دەدەن کە لە دەم و چاویان دەدرەوشێتەوە. سەلامتان لەسەر بێت لەلایەن پەروەردگاری جیهانیانەوە. منداڵەکان لە دەوری گوڵاوی ڕوحەکان کۆ دەبنەوە، داوای ئاوی بیرە مەزنەکە دەکەن. باب و باپیرانیان ئەوانیان فێر کردووە کەوا ئەم ئاوە خواردنی هەموو خواردنەکانە. هۆکارێکە بۆ گەیشتن بەو نیەتەی کە هەتە و ئەو دوعایی کە داوای دەکەی ئەوە شیفایە بۆ هەموو نەخۆشیەک، مەتەڵێکی مێژووی دێرینیشە. ئایا چیرۆکی زەمزەم چییە؟ چیرۆکی ئەو موعجیزە پەروەردگاریە سەرسوڕهێنەرە چییە؟ چیرۆکێکی سەرسوڕهێنەر لە تێکۆشان، هەوڵدان و بەخشی. ڕووداوەکانی ئەم چیرۆکە لە وشکانیەکانی زەوی و ئاسۆکانی ئاسمان باز دەکرێ و دەگوازرێتەوە. دیمەنەکە بیابانێکی یەکجار وشکە لە دۆڵێک کە هیچ شیناییەکی تێدا نییە. هاجرە سەلامی خوای لەسەر بێت بە ئیسراحەتی خۆی ئاوەکەی کۆ دەکردەوە. ڕەحمەتی خوا لە دایکی ئیسماعیل بێت. ئەگەر وازی لە زەمزەم بێنایە ئەوە سەرچاوەی ئاوێکی نەوەستاو دەبوو. ئەوەی جوبرەئیل هێنایی بیرێکی مەزن بوو، سەرداری هەموو ئاوەکانی سەرزەوی. موعجزەیەکە تا ئەو کاتەی دنیاما بێت ئەو موعجزەیەش هەر دەمێنێت. زیندووکردنەوەی سونەتی پێشینەکانمانە بە خواردنەوەی ئاوێکی ساف وەکو یەقین و دڵنیایی وایە. نۆشینی ئەو ئاوە عیبادەت و پەرستشە و چەمانەوەش بۆ نۆشینی ئەو ئاوە پارێزراوی و دەرمانە بۆ نەخۆشیەکانی جەستە و نەخۆشیەکانی ڕۆح. پاک بوونەوەشە لە نیفاق و دووڕوویی. خواردنەوەیەکی پاک و خاوێنە لەلایەن پەروەردگارێکی زۆر بەبەزەی و بەڕەحم. بەرەکەت و پیرۆزی پێغەمبەریشی بەسەردا ڕژاو بووە ڕووناکی لەسەر ڕووناکی. پێغەمبەری خوا لەو ئاوەی نۆشی و وای لێهات لە میسک بۆن خۆشتر بوو. دڵی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه و آله و سلم لە ناو تەشتێکی زێڕین بە ئاوی زەمزەم شۆرایەوە. ئەمە بەخشێکی پەروەردگارە بۆ بەندەکانی، هەرگیز کۆتایی پێنایەت و ناپچڕێت. ئاوێکە تینوێتی دەڕەوێنێتەوە. هەر کەسێ بەردەوام بیخواتەوە تووشی برسێتی و توینێتی نابێت. ئای چەندە جوان و سەرنجڕاکێشی ئەی ئاوی زەمزەم، ئایەت و نیشانەیەکی نەمر و هەتایی. دووری نێوان کەعبەی پیرۆز و بیری زەمزەم 21 مەتر زیاتر نییە. سەرچاوەی بیرەکە دەکەوێتە ژێر ئەو شوێنەی تەوافی تێدا دەکرێت. بەرامبەر بە بەردە ڕەشەکە دوو سەرچاوی هەیە ئەو ئاوەی لێ هەڵدەقڵێ. یەکێکیان لە ئاراستەی کەعبەی پیرۆزەوە دێت، ئەوی تریشیان لە ئاراستەی چیای ئەبی قوبەیسە و سەفاوە دێت. ئەم بیرە پیرۆزە هەردەم پاکە، قەوزەی تێدا ناڕوێت، هیچ جۆرە میکرۆبێکی تێناچێت و هیچ شتێکی وای تێناچێت کە ئاوەکە پیس بکات وەکو ئاوەکانی تر. بیری زەمزەم بە فەرمانی پەروەردگاری هەمیشە ئاوێکی سازگاری لێ دەڕوات و ناوەستێت، بە تێکڕاییەک کە بەلایەنی کەم دەگاتە 11 لیتر لە چرکەیەکدا. لە بەرزترین پلەیشدا دەگاتە 18 لیتر و نیو لە چرکەیەکدا. موعجزەکە لەوەدایە ئەم بیرە پڕ لە ئاوە لە دەوری کەعبەی پیرۆز جێگیر بووە بە قوڵایی 31 مەتر.
گەشتەکەی ئەم ئاوە پیرۆزە لە کاتێکدا دەست پێ دەکات کە ڕاستەوخۆ لە بیرەکەوە هەڵدەقڵێت بەهۆی دوو مزەخەی زۆر بەهێز و گەورەوە کە ڕۆژانە 24 کاتژمێر کار دەکەن بە نۆرە. ئەنجا ڕاستەوخۆ دەنێردرێت بۆ پرۆژەی شا عەبدوڵڵای کوڕی عەبدولعەزیز بۆ ئاوی زەمزەم لە ناوچەی کودەی. لە ڕێگەی پاڵپێوەنانی ئۆتۆماتیکیەوە بە کۆمەڵێک بۆری تایبەتمەندکراو لە پێناوی پارێزگاریکردن لە تایبەتمەندیەکانی ئاوی زەمزەمی پیرۆز و درەوشاوە. ئاوی زەمزەم ڕێگەکەی خۆی شەق دەکات بەرەو دڵی ئەو کەسانەی داوای دەکەن. مزگەوتی پێغەمبەریش صلی الله عليه و آله وسلم ڕۆژانە ئاوی زەمزەمی بۆ دەنێردرێت. ئەم ئاوە پیرۆزە ڕۆژانە دەگوازرێتەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕێگەی کۆمەڵێک تانکەری ئامادەکراو کە کۆمەڵێک تایبەتمەندی زۆر وردیان هەیە کە بە شێوەیەکی زۆر جوان دادەپۆشرێ و قوفڵ دەدرێت بە کۆمەڵێک قفڵ کە تەنها لەلایەن کەسی تایبەتمەندەوە دەکرێتەوە لەلایەن کۆمەڵێک فەرمانبەری تایبەتمەندکراو لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم تاوەکو ئەو ئاوە بپارێزرێت لە هەر کاریگەریەک. تێکڕایەکەشی دەگاتە 150,000 لیتر لە ڕۆژانی ئاسایی، لە وەرزەکانی حەجیشدا دەگاتە 400,000 لیتر. هەموو کردارەکانی دەرهێنانی ئاوی زەمزەم و بەدوادا چوون و ناردنی ئاوی زەمزەم و گواستنەوە و تۆڕەکانی بۆری و عەمبارەکان هەموو ئەمانە لە ڕێگەی بەرنامەیەکی زۆر پێشکەوتووە چاودێری دەکرێت کە ناسراوە بە سیستەمی ئیسکادا. ئەم ئاوە پیرۆزە لە ناو تەرمۆزەی خاوێن کرا و ساردکەرەوە پێشکەش دەکرێت کە ژمارەیان دەگاتە 40,000 تەرمۆزە لە هەردوو مزگەوتە پیرۆزەکە. بە گرنگی پێدانێکی یەکجار زۆرەوە دابەشکراوە لە هەموو شوێنێکی ناو مزگەوتی حەرەمی پیرۆزدا. ئەم تەرمۆزانە لە خاڵەکانی پڕکردنەوە ئامادە دەکرێن کە ئەم خاڵانە بڵاون لە هەردوو مزگەوتی حەرام و مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم. ئەنجا بەو پەڕی وریاییەوە دەگوازرێنەوە لە ڕێگەی سەیارەی کارەباییەوە بۆ شوێنەکانیان. لەوێشەوە ئاوەکە بەبێ ئەوەی سارد بکرێت و بە ساردکراوی دابەش دەکرێت بە پێی ئارەزووی میوانانی ماڵی خوا و ویستەکانیان جێبەجێ دەکرێت. هەروەها تەرمۆزەکان کۆمەڵێک پەرداخی پلاستیکیان تێدایە بۆ ئاو خواردنەوە. ڕۆژانە زیاتر لە 2 ملیۆن پەرداخیان لێ بەکاردەهێنرێت. تەنها یەک جاریش بەکاردەهێنرێت وەکو پێداگیری یەک لەسەر تەندروستی گشتی حاجیان و میوانانی ماڵی خوا. تەرمۆزەکان قفڵێکی تایبەتیان لەسەر دراوە تاوەکو ئاوی زەمزەم بپارێزێت لە یاری پێکردن یاخود بڵاوبوونەوەی میکرۆب لە ناویدا. ئەم تەرمۆزانەش دەشۆرێن و پاک دەکرێنەوە بە چەند قۆناغێک بە شێوازێکی پیشەگەر و بەردەوام لە وێزگەکانی دەرەوە و هەموو گۆڕەپانەکانی مزگەوتی حەرەمەین. شوێنی ئاو خواردنەوەی جێگیردانراوە و فوارەی تایبەتدانراوە بۆ ئاو خواردنەوە. ئەم نافورانی ئاو خواردنەوە هەموو گۆڕەپان و زەویەکی مزگەوتی پێغەمبەر و مەکەی داپۆشیوە. هەروەها لە وەرزی حەجدا ساردکەرەوەی تایبەت دادەنرێت بۆ خواردنەوەی ئاوی زەمزەمی سارد. شوێنی سەبیلی زەمزەم تایبەت کراوە بۆ پڕکردنەوەی گاڵۆنەکان وەکو ئاسانکاریەک بۆ میوانانی ماڵی خوا و حاجیان کە ئەو شوێنی سەبیلی زەمزەمە کەوتۆتە ڕۆژهەڵاتی مزگەوتی حەرام. هەروەها گروپێک پێگهێنراوە ئاوی زەمزەم بە کۆڵ دەگێڕن بەناو میوانانی ماڵی خوادا، بە تایبەتی لەو شوێنانەی کەوا زۆر قەرەباڵغا وەکو شوێنی تەوافکردن. هەروەها سەرۆکایەتی مزگەوتی حەرەمەین وەکو ئاسانکاریەک بۆ ئەو کەسانەی کەوا مشتاقی ئەو ئاوە مبارەک و پیرۆزن بەدەبە لە ناو مزگەوتی حەرەمەین لە شوێنی تەوافکردندا ئاوی زەمزەم دابەش دەکەن. هەروەها لە ڕیزی یەکەم، هەروەها لە شوێنی نوێژی مردوو. ڕۆژانە لە مزگەوتی حەرەمدا نزیکەی 700,000 لیتر ئاوی زەمزەم بەکاردەهێنرێت. لە وەرزەکانی حەجیشدا 2 ملیۆن لیتر بەکاردەهێنرێت. بۆ دڵنیابوونەوە لە سەلامەتی ئاوی زەمزەم و تێکەڵاو نەبوونی بە هیچ جۆرە بەکتریایەک و هیچ شتێکی پیس، هەندێک نمونە لە ئاوی زەمزەم وەردەگیرێت بە شێوەیەکی هەڕەمەکی لە ساردکەرەوەکان و تەرمۆزەکان و دەبەکان و لە شوێنەکانی ئاو خواردنەوە بە درێژایی شەو و ڕۆژ و تاقیکردنەوەیان لەسەر دەکرێت لە تاقیگەی تایبەت بۆ ئەم کارە.
ژمارەی ئەو نمونانەش کە وەردەگیرێت ڕۆژانە دەگاتە 100 نمونە. بەڕاستی ئەم گەشتەی ئاوی زەمزەم گەشتێکی زۆر پیرۆز و بەرزە. بەڵام پرسیارێکی گرنگ دەمێنێتەوە، ئەمە چ کارگەیەکە کە سەرپەرشتی ئاوی زەمزەم دەکات؟ لە ساڵی 1430 کۆچی بەرامبەر بە ساڵی 2010 زاینی پێشکەوتنێکی سەرنجڕاکێش ڕوویدا و قۆناغێکی نوێی مێژوویی دەستی پێکرد لە پرۆژەی ئاوی زەمزەم بەکردنەوەی کارگەیەکی گەورەی سەرنجڕاکێش، کارگەی شا عەبدوڵڵای کوڕی عەبدولعەزیز بۆ ئاوی زەمزەم لە ناوچەی کودەی لە مەککەی پیرۆز. ئەم کارگەیە قەڵایەکی پتەوە بۆ نەهێشتنی ئەو ئازار و ناڕەحەتیانەی کەوا حاجیان و میوانانی ماڵی خوا دەیچێژن بۆ دەستکەوتنی ئاوی زەمزەم و بارودۆخێکی زۆر ئاسانی دابین کردووە و سەلامەتیەکی وای دابین کردووە کە پێشتر بوونی نەبووە و ئاوی زەمزەمی پیرۆز دەپارێزێت لە پیسبوون و یاری پێکردن لە ڕێگەی پڕکردنی ئاوی زەمزەم و دابەشکردنی بە شێوازێکی ئۆتۆماتیکی بەپێی ڕێکارە جیهانیەکان. هەروەها ئەم پرۆژەیە کۆگایەکی ئۆتۆماتیکی ناوەندی لە خۆی دەگرێت بۆ هەڵگرتن و دابەشکردنی ملیۆنێک و 500,000 دەبەی دەلیتری. هەروەها پرۆژەکە پاڵەپەستە و قەرەباڵغی نەهێشتووە و لای داوە بە دابینکردنی مەرجەکانی پاککردنەوە و پڕکردنەوە و دابەشکردنی ئۆتۆماتیکی لە ڕێگەی ئامێری بارکۆد. ئامێرەکە لیستەکە دەخوێنێتەوە، ئەنجادە بە ئاوەکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دێتە دەرەوە. لە کۆتاییدا سەربازانێکی ون لە پشت ئەم هەموو کارە گەورەیەوەن کە هیچ کات هەوڵەکانیان لە هیچ سنوورێک ڕانەوەستاوە و بەردەوام کار دەکەن لە پێناو ئەوەی کەوا میوانانی ئەم دوو ماڵە پیرۆزە بە ئاسانترین شێوە دەستیان بگاتە ئەم ئاوە پیرۆزە لە پێناو پارێزگاریکردن لە پاکێتی ئاوی زەمزەمی پیرۆز. کۆمەڵێک تیم دابین کراوە لە هەردوو مزگەوتە پیرۆزەکەی خوای گەورە، لیژنەیەکی بەتوانا بۆ ئەم کارە گەورەیە دابینی کردوون. ژیانی خۆیان و هەموو ئەزمونیان نەزر کردووە بۆ گەیاندنی ئاوی زەمزەم بە هەموو جیهان. ئەم خزمەتکارانەی ماڵی خوا کە هەردەم بە دڵسۆزیەوە کار دەکەن لەژێر سەرپەرشتیەکی چڕ و لەلایەن سەرۆکاتی گشتی کاروبارەکانی مزگەوتی حەرام و مزگەوتی پێغەمبەردان صلى الله عليه وآله وسلم.